وڵێ من پێم خۆشم چاکێکەوتنە بە یەک پێناسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەست پێ بکەین کە ئەڵێ مرۆڤی تەندروست ئەو کەسەیە کە لە باشترین حاڵەتی جەستەیی و دەرونی و ڕۆحیا بێت. دیارە ڕۆژوو واتە ئیمانهێنان بە دینی ئیسلام ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو کەسە باوەڕدارە کە باوەڕدارە کەواتە لە ڕووی ڕۆحیەوە ئەم کەسە ئەتوانین بڵین لە حاڵەتێکی متەکاملایە لە حاڵەتێکی تەواوایە کەوای لێ کار بڕیاری ئەوە باکە بە ڕۆژوو بێ. بۆیە ئەگەر یەکێک هاتوو باوەڕدار بێت یاخۆ سەر بە هەر دینێک لە دینەکان بێ باوەڕی بەو دینە هەبێت ئەوە ئەو پێناسەیە تەواو ئەکات کە لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونی و لە ڕووی ڕۆحیەوە ئەم کەسە ئەتوانین پێی بڵین مرۆڤێکی تەندروستە. بەڵێ ئێمە توانین بە شێوەیەکی گشتی سوودی ڕۆژوو لە حاڵەتی دەرونیە باسکەین و هەروەها ئەتوانین بڵین کە جگە لە سوودەکان لەوانەیە بۆ هەندێک نەخۆشی کە خراپی خۆی هەبێت. لە ڕووی دەرونیەوە بە تایبەتی بۆ نەخۆشخانەی کە خەمۆکیان هەیە ئەوانەی کە خەمۆکیان هەیە حاڵەتێکی تایبەتیان هەیە کە هەستکردنە بە تاوان. ئەو کەسانەی کە بە ڕۆژوە بنواتە لە ڕووی دینیەوە ئیماندارن و باوەڕی تەواویان هەیە کاتێ بە ڕۆژوە بن ئەمە بە شێوازێک لە شێوەکان هەستکردن بە تاوانەکەی کەمەکاتەوە یاخود با بڵێن ئەیگەێنێتە حاڵەتێک کەوادا ئەنێت ئەو گوناهانەی کە کردوێتی پێشتر ئەو کارە هەڵانەی کە کردوێتی بەمە لێخۆشبوونێکی بۆ ڕوئات. هەروەها لە ڕووی دەرونیەوە گەر زیاتر باسیکەین بۆ نەخۆشەکانی خەمۆکیان هەیە ئەی خاتە بارێکی دەرونی ئارامەوە کە چیتر وا هەستەکات ئەگەر هاتوو ئەم دنیاشی ئەوە بە ناڕەحەتی و بە ناخۆشی بێت لەو دنیایدا هاتووە ئەمە ئەکەوێتە بارێکی دەرونی ئارامتر و بەرەو جیهانێکی باشتر ئەڕوات. بۆی ئەمە لە ڕووی خەمۆکیەوە ئەتوانین بڵین ڕۆژوگرتن یاخود بە شێوەیەکی گشتی باوەڕهێنان بە هەموو دینەکان ئەو سوودەی ئەبێت. ئەو کەسانی کە مادی هۆشبەر بەکارێنن دیارە ئەمەش لە ڕوویەکی ترەوە ئەتوانین بڵین کە سوودی هەیە ڕۆژوو بۆ نمونە ئەو کەسانەی کە ئەلکۆهۆل لە خۆن یاخود ئەو کەسانی کە مادە هۆشبەرەکان بەکارهێنن ئەگەر هاتوو ئەم کەسە باوەڕدار بوو ئەوە لە مانگی ڕەمەزانە بڕیارێگەیە کە چیتر ئەو مادەیە بەکار نهێنێت و ئەگەر هاتوو ئەو کەسە توانای هەبوو لەبەرەوەی ئەو باوەڕی کە هەیەی وزەیەکی پێ ئەبەخشێت کە چیتر ئەو مادەیە بەکار نهێنێ و ئەگەر هاتوو توانی بۆ ماوەی مانگێک بەکاری نهێنێ کەواتە ئەو کەسە لە باری ئالوودەبوون ڕزگاری بووە ئەتوانێت دوای ڕەمەزانیش بەکاری نهێنێتەوە. ئەتوانین بڵین لەو ڕۆوە کە سوودێکی زۆر زۆر باشی هەیە بۆ کەسانی کە مادە هۆشبەرەکان بەکارێن بە شێوەیەکی گشتی و هەروەها ئەتوانین دەڕووی فسیۆلۆژیش باسی ئەوە بکەین ئەگەر کەسێک بەردەوام ئەلکۆهۆل بخوات ئەگەر بێت و لەو مانگەیە بڕیاری ئەوە بات کە ئەلکۆهۆلەکە بەکار نهێنێ ئەوە لاشەی ئەگەوێتە بارێکی ئیسراحەتەوە جگەری مەجالی ئەوەی ئەبێت کە خۆی دروستکاتەوە مەعیدەی ئەگەر تووشی قورحەیەک برینێک بوو بێت ئەو مانگەی کە ئەلکۆهۆلەکە بەکار ناهێنێت تەنها لە ڕووی ئەلکۆهۆلەکەەوە با بڵین ئەوە سوودی پێ ئەگەیەنێ. بەڵێ یعنی هەندێک نەخۆشی هەیە کە پێویستەکە ئەو دەرمانانەی کە هەیەی لە ڕۆژێکا سێ جار یاخود چوار جار بەکاری بێنێت. لە ڕووی پزیشکیەوە ئەو کەسانی کە دەرمانەکانیان لە ڕۆژێکا لە دوو جار و سێ جار زیاترە ئەوە پێویست ناکا بە ڕۆژ بن لەبەرەوەی ژەمی دەرمانەکانیان ئەفەوتێت. باشتر وایە ئەو کەسانی کە دەرمانەکانیان چەند جارێکە لە ڕۆژێکە ئەگەر بکرێت بە ڕۆژوو نەبن یاخود ئەگەر بە ڕۆژوش بن ئەوە لە ماوەیەکا بیگرن کە دنیا زۆر گەرم نەبێت یاخود کە لەشیان تووشی وشک بوونەوە نەبێت. ئەگینا بۆ هەندێک لە نەخۆشیە درێژخایەنەکان بڵێ ئەتوانین بڵین کە ڕۆژوو زەرەری هەیە و لە ڕووی دینی ئیسلامیشەوە هەر شتێک کە زەرەری بەلاشت گەیان ئەوە باشتر وایە کە نەکرێت. بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە لە ڕووی ئاینیشەوە فتوایان بۆ دراوە کە باشتر وایە بە ڕۆژوو نەبن لەبەرەوەی زیانیان پێ ئەگەیەنێ. بەڵێ ئێمە توانین لە هەندێک حاڵەتە باسی ئەو حاڵەتە تایبەتانە بکەین کە ڕۆژوو بوون یاخود بە ڕۆژوو بوون دروستی ئەکات. بۆ نمونە ئەو کەسێک کە بە ڕۆژوو ئەبێت لە بەیانیەوە تا ئێوارە ئاو ناخوات و هیچ خواردنێک ناخوات ئەمەوە ئەکات کە لەشی تووشی وشک بوونەوە بێت ڕێژەی ئاو کەم بێتەوە لە لەشیا هەروەها ڕێژەی خوێکان بە تایبەتی سۆدیۆم کەم بێتەوە لە لەشیا و ڕێژەی شەکر. ئەمەوە ئەکات لەو کەسانە کە بەرەو حاڵەتێکی دەرونی ناجێگیر بڕۆن تووشی هەڵچوون ئەبن ئەگەر هاتوو ئەو کەسانە خۆیان تووشی نەخۆشی قەلەقی بوو بن یاخود ئەو کەسانی کە خۆیان بە تەبیعەت و کارکتەری خۆیان هەندێک تووڕن لەم حاڵەتەیە توانین بڵین ڕۆژوگرتن ئەگەری ئەوەی هەیە کە بارە دەرونیەکەیان بەرەو خراپتر بێت و بەرەو تووڕەبوونێکی زیاتریان بێت لە بەرەوەی ڕێژەی شەکردا ئەوەزێت و بە شێوەیەکی زانستیانە نزم بوونەوەی ڕێژەی شەکر لە لەشی هەموو کەسێکە ئەگەری ئەوەی هەیە کە زووتر هەڵچێت ئەگەری ئەوەی هەیە کە تووڕەبوونی زیاتر بێت ئەگەری ئەوەی هەیە هەندێک جار کاریگەری هەبێت لەسەر بیرەوەری و لەسەر زاکیرە و لەسەر تەرکیزی مرۆڤەکان.